بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان ألف لام ميم چەند پیتێک لە سەرەتایی هەندێ لە سوورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بەو پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمیزاد و جن کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە زاناکان لە هەندێکی دواون هەندێکیشیان وتویانە هەر خدا خۆی زانایە بنهێنی ئەو پیتانە أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ئایا خەڵکی وایان زانیوە وازیان لێ دەهێنرێت و پشتگوێ دەخرێن کە بڵێن ئیمان و باوەڕمان هێناوە لە کاتێکدا ئەوان تاقی نەکرێنەوە و تووشی سزا و ئازار نەکرێن ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين سوێن بە خوددا بێگومان ئێمە ئەوانەی پێش ئەمانمان تاقی کردوتەوە بە جۆرەها شێوە تا خدای گەورە لە جیهانی واقعدا ئەوانەی ڕاستیان کردووە بیان ناسێت و دەرکەون هەروەها درۆزنەکانیش دەبێت بناسێت و دەرکەون أم حسب الذين يعملون السيئات أن يسبقونا ساء ما يحكمون ئایا ئەوانەی خراپە و نادروستی دەکەن وا دەزانن کە لە دەستمان دەردەچن و دەرباز دەبن ئای چەندە خراپە و بڕیارەی کە دەیدەن من كان يرجو لقاء الله فإن أجل الله لآت وهو السميع العليم ئەوەی کە ئاواتە خوازە بەدیداری خدا شاد ببێت با دڵنیا بێت کە کاتی دیاری کراوی خدا و ساتی سەرەمەرگ هەردێت تا بەدیداری شاد ببێت ئەو خدایە زۆر بیسەرە بە گفتاری بەندەکانی و زانایە بە حاڵیان ومن جاهد فإنما يجاهد لنفسه إن الله لغني عن العالمين ئەوەشی کە هەوڵ دەدات و کۆشش دەکات لە پێناوی گەیاندنی ئاینی خوددادا بێگومان قازانج و سوودی هەوڵ و کۆششەکەی هەر بۆ خۆیەتی چونکە بەڕاستی خدا بێنیازە لە هەموو خەڵکی بەڵام لە قیامەتدا ئەو زاتە زۆر سپاسگوزاری ئەو کەسانەیە کە هەوڵ و کۆششیان داوە لە پێناوی ئاینەکەیدا والذين آمنوا وعملوا الصالحات لنكفرن عنهم سيئاتهم ولنجزينهم أحسن الذي كانوا يعملون ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە بەڕاستی هەڵە و گوناهەکانیان دەسڕینەوە و بە چاکتر لەوەی کە دەیان کرد پاداشتیان دەدەینەوە ووصينا الإنسان بوالديه حسنا وإن جاهداك لتشرك بي ما ليس لك به علم فلا تطعهما إلي مرجعكم فأنبئكم بما كنتم تعملون ئێمە فەرمانمان داوە بە ئادەمیزاد کە چاک ڕەفتار بێت لەگەڵ دایک و باوچیدا خۆ ئەگەر زۆریان لێ کردیت تا هاوڵ و هاوبەشم بۆ بڕیار بدەیت بێ ئەوەی زانست و زانیاریت هەبێت دەربارەی ئەوە ملکەتیان مەبە و بەگوێیان مەکە دڵنیاش بن کە گەڕانەوەتان بۆ لای منە ئەو کاتە ئاگادارتان دەکەمەوە لەو کردەوانەی کە ئەنجامتان دەدا والذين آمنوا وعملوا الصالحات لندخلنهم في الصالحين
جا ئەوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە ئەوە بێگومان دەیان خەینە ڕیزی چاکەکارانەوە. ومن الناس من يقول آمنا بالله فإذا أوذي في الله جعل فتنة الناس كعذاب الله ولئن جاء نصر من ربك ليقولن إنا كنا معكم أوليس الله بأعلم بما في صدور العالمين. هەندێک لە خەڵکی هەن کە دەڵێن باوەڕمان بە خودا هێناوە، جاکاتێک یەکێک لەوانە لەبەر خودا و لە پێناوی خودادا تووشی ئازار و ناخۆشی کرا، وا دەزانێت سزا و شکنجەی خەڵکی وەک سزای خودا وایە، وەک چۆن لە دۆزەخدا پەشیمانە لێرەش بەهۆی ئەشکەنجەی خەڵکیەوە لە دین پەشیمان دەبێتەوە. بەڕاستی ئەگەر پەروەردگارت سەرکەوتنێکی بەخشی دووڕوەکان بە گەرمی دەڵێن خۆ ئێمەش بێگومان هاوکارتان بووین، مەگەر خدا خۆی نازانێت چی حەشار دراوە لە دەرونی هەموو خەڵکیدا بەتایبەت لە دڵی ئەو جۆرە کەسانەدا. وَلَيَعْلَمَنَّ اللَّهُ الَّذِينَ آمَنُوا وَلَيَعْلَمَنَّ الْمُنَافِقِينَ. سوێن بێت خدا ئاگادارە بەوانەی باوەڕیان هێناوە، هەروەها بەوانەشی کە دووڕوون جیایان دەکاتەوە. وقال الذين كفروا للذين آمنوا اتبعوا سبيلنا ولنحمل خطاياكم وما هم بحاملين من خطاياهم من شيء إنهم لكاذبون. ئەوانەی کە بێ باوەڕبوون وتیان بەوانەی کە باوەڕیان هێناوە وەرن شوێنی ڕێبازی ئێمە بکەون، ئەگەر شوێن کەوتنی ڕێبازی ئێمە هەڵەبێت ئەوە گوناهتان بە ئەستۆی ئێمە. ئەلبەتە ئەوانە لە قیامەتدا ناتوانن هیچ گوناه و تاوانێکی ئەوان بگرنە ئەستۆ، بەڕاستی ئەوانە هەر درۆ دەکەن و درۆزنن. وَلَيَحْمِلُنَّ أَثْقَالَهُمْ وَأَثْقَالًا مَعَ أَثْقَالِهِمْ وَلَيُسْأَلُنَّ يَوْمَ الْقِيَامَةِ عَمَّا كَانُوا يَفْتَرُونَ. سوێند بە خودا، سەرنجام گوناهی سەنگینی خۆیان و ئەو کەسانش کە گومڕایان کردوون دەبێتە سەرباریان، لە ڕۆژی قیامەتیشدا پرسیاریان لێ دەکرێت لەو درۆ و دەلەسە و تەڵەکەبازیەی کە هەڵیان دەبەست. وَلَقَدْ أَرْسَلْنَا نُوحًا إِلَى قَوْمِهِ فَلَبِثَ فِيهِمْ أَلْفَ سَنَةٍ إلا 50 عاما فأخذهم الطوفان وهم ظالمون. سوێن بە خودا، ئێمە نوحمان ڕەوانە کرد بۆ سەر قەوم و هۆزەکەی 1000 ساڵ 50 کەم لە ناویاندا مایەوە. سەرنجام لافا و زریان هەموویانی پێچایەوە لە کاتێکدا ئەوان ستەمکار بوون. فأنجيناه وأصحاب السفينة وجعلناها آية للعالمين. ئەو کاتەی تر ئەومان ڕزگار کرد هاوڕێ لەگەڵ هەموو سەرنشینەکانی کەشتێکەدا و ئەو ڕوودا و کەشتیەمان کردە بەڵگە و نیشانە بۆ هەموو لایەک و هەموو نەوەکان. وإبراهيم إذ قال لقومه اعبدوا الله واتقوه ذلكم خير لكم إن كنتم تعلمون. باسی ئیبراهیمیش بکە کە کاتی خۆی بە قەوم و هۆزی خۆی وت تەنها خدا بپەرستن و هەر لەو بترسن، ئەو بیر و باوەڕە چاک و پەسند و خێردارترە بۆتان ئەگەر بزان و تێبگەن. إنما تعبدون من دون الله أوثانا وتخلقون إفكا إن الذين تعبدون من دون الله لا يملكون لكم رزقا فابتغوا عند الله الرزق واعبدوه واشكروا له إليه ترجعون. بەڕاستی ئەو شتانەی کە لە جیاتی خوددا دەیان پەرستن تەنها بتوپەیکەرن، ئێوە بوختان و شتین نابەجێت دروست دەکەن، بێگومان ئەو شتانەی کە لە جیاتی خوددا دەیان پەرستن خاوەنی هیچ ڕزق و ڕۆزیەک نین بۆ ئێوە، کەواتە هەر داوای ڕزق و ڕۆزی لە خوددا بکەن، هەر ئەویش بپەرستن، هەر سوپاسگوزاری ئەو بن بۆ لای ئەویش دەبرێنەوە.
وإن تكذبوا فقد كذب من قبلكم وما على الرسول إلا البلاغ المبين. خۆگەرێوە ئەم پەیامە بەدرۆ دەزانن و نەبێت یەکەم هۆز و گەلبن کە لە بەرامبەری پەیامی خودداوە هەڵوێستان ئاوا ناڕەوا بێت. ئەوە بەڕاستی گەلانێکی پێش ئێوەش پەیامی خوددایان بەدرۆ دەزانی. پێغەمبەریش تەنها گەیاندن و ڕوونکردنەوەی ئاشکرا ئەرچی سەرشانێتی و هیچی تر. أولم يروا كيف يبدئ الله الخلق ثم يعيده إن ذلك على الله يسير. ئایا ئەوە سەرنجیان نەداوە چۆن خوددا لە سەرەتاوە دروست کراوان بەدی دەهێنێت و پاشان دووبارەی دەکاتەوە؟ بێگومانە ئەو شتانە بۆ خوددا زۆر سادە و ئاسانە. قل سيروا في الأرض فانظروا كيف بدأ الخلق ثم الله ينشئ النشأة الآخرة إن الله على كل شيء قدير. أي پیغمبر پیان بڵێ با بگەڕێن بە زەویدا تەماشا بکەن و سەرنج بدەن چۆنە و زاتە دروست کراوانی بەدیهێناوە لەوە دواش هەر خوددا سەر لە نوێ بەرپایان دەکاتەوە بە شێوە و شێوازێکی تر ئاسمانەکان و زەوی و ئێمەش دەهێنێتەوە کایە. بەڕاستی خوددا دەسەڵاتی بەسەر هەموو شتێکدا هەیە. يعذب من يشاء ويرحم من يشاء وإليه تقلبون. هەندێک جار سزایە و کەسانت دەدات کە خوددا بێوێت و شایستەی سزان و سۆز و میهرەبانی خۆشی دەنوێنێت بۆ ئەوانەی کە دەیەوێت و باوەڕدارن. سەرنجامیش هەر بۆ لایە و زاتت دەبرێنەوە. وما أنتم بمعجزين في الأرض ولا في السماء وما لكم من دون الله من ولي ولا نصير. أي گرۆی ئادەمی زاد ئێوە ناتوانن خوددا دەستەوسان بکەن نە لە زەویدا نە لە ئاسماندا. کەسیش نییە جگەل لە خوددا پشتیوانتان بێت و فریاتان بکەوێت ئەگەر ڕێگەی چەوت و نادروست بگرن. والذين كفروا بآيات الله ولقائه أولئك يئسوا من رحمتي وأولئك لهم عذاب أليم. ئەوانەی کە بڕوایان نییە بە ئایەت و فەرمانەکانی خوددا و بەدیدار ئامادەبوونی بەردەم بارەگاکەی بۆ لێپرسینەوە ئەوانە خوددا دەفەرموێت لە میهرەبانی من نائومێدن و ئەوانە سزای زۆر بە ئێش بۆیان ئامادەیە. فما كان جواب قومه إلا أن قالوا اقتلوه أو حرقوه فأنجاه الله من النار إن في ذلك لآيات لقوم يؤمنون. وەڵامی قەوم و هۆزەکەی ئیبراهیم تەنها ئەوە بوو وتیان بیکوژن یا بیسوتێنن. بەڵام خوددا لە ئاگرەکە ڕزگاری کرد. بێگومان ئالۆ پێش هاتەدا نیشانە و بەڵگەی زۆر هەیە بۆ کەسانەی کە ئیمان و باوەڕ دەهێنن. وقال إنما اتخذتم من دون الله أوثانا مودة بينكم في الحياة الدنيا ثم يوم القيامة يكفر بعضكم ببعض ويلعن بعضكم بعضا ومأواكم النار وما لكم من ناصرين. لەوە دوا پێی وتن بەڕاستی ئەوەی ئێوە لە جیاتی خوددا دەتان پەرست تەنها بتوپەیکەرن لەبەر خاتری یەکتر و ڕێزدانانتان بۆ یەکترە لە ژیانی دنیادا. دوجار لە ڕۆژی قیامەتدا یەکتر کافر دەکەن و یەخەی یەکتر دەگرن. هەندێکیشتان نەفرین لە هەندێکی ترتان دەکەن. سەرنجامیش شوێن و جێگەی دیاری کراوتان ناو ئاگرە ڕزگارکەریشتان نییە. فآمن له لوط وقال إني مهاجر إلى ربي إنه
إنه هو العزيز الحكيم. اینجا لوط باوەڕی پێهێنا. ئیبراهیم دوای ئەوەی کە نائومێد بوو لە قەومەکەی وتی بەڕاستی من ئیتر کۆچ دەکەم بۆ لای پەروەردگارم بۆ ئەو شوێنەی کە ئەو بۆم دیاری دەکات چونکە بەڕاستی ئەو زاتێکی زۆر بەدەسەڵات و دانایە. ووهبنا له إسحاق ويعقوب وجعلنا في ذريته النبوة والكتاب وآتيناه أجره في الدنيا وإنه في الآخرة لمن الصالحين. پاشان ئیسحاقمان پێبەخشی و یاعقوبیشمان بە ئیسحاق بەخشی و پێغەمبەرایەتیمان کردە کاڵای باڵای نەوەکانی کتێبە ئاسمانیەکانیشمان بۆ ناردن هەر لە دنیادا پاداشمان دایەوە ئەو بەڕاستی لە قیامەتیشدا لە ڕیزی پیاو چاکاندایە. ولوطا إذ قال لقومه إنكم لتأتون الفاحشة ما سبقكم بها من أحد من العالمين. یادی لوتیش بکە کاتێک بە قەومەکەی وت ئێوە بەڕاستی تاوانێکی گەورە دەکەن ئێوە گوناهێکی ناشرین ئەنجام دەدەن هیچ کەس بەر لە ئێوە بەکاری وا هەڵنەستاوە. أئنكم لتأتون الرجال وتقطعون السبيل وتأتون في ناديكم المنكر فما كان جواب قومه إلا أن قالوا ائتنا بعذاب الله إن كنت من الصادقين. ئایا ئێوە بەڕاستانە نێربازی دەکەن و ڕێگە بە خەڵکی دەگرن و لایەنەکانتاندا کاری نابەجێ و ناشرین و نادروست ئەنجام دەدەن کەچی وەڵامی قەومی بەدخوو تەنها ئەوە بوو کە وتیان ئادەی کوا سزا و تۆڵەی خوددا ئەگەر تۆ ڕاز دەکەیت بۆمان بهێنە. قال رب انصرني على القوم المفسدين. لوط دوعای لێکردن وتی پەروەردگارە سەرکەوتنم پێ ببەخشە بەسەر ئەم قەومەی کە تۆوی خراپە دەچێنن. ولما جاءت رسلنا إبراهيم بالبشرى قالوا إنا مهلكو أهل هذه القرية إن أهلها كانوا ظالمين. جاکاتێک کە فریشتەکانمان گەیشتنە لای ئیبراهیم و مژدەی هاتنە دنیای ئیسحاقیان پێبەخشی وتیان بەڕاستی ئێمە لە ناوبەری خەڵکی ئەم شارەین چونکە بێگومان خەڵکەکەی زۆر ستەمکار بوون. قال إن فيها لوطا قالوا نحن أعلم بمن فيها لننجينه وأهله إلا امرأته كانت من الغابرين. إبراهيم وتي آخر لوط لەوێیە. فریشتەکان وتیان ئێمە چاکتر دەزانین چێی لێیە دڵنیابە کە ئەو خاو خێزانی ڕزگار دەکەین جگەل لە هاوسەرەکەی کە لە تیا چوان دەبێت. ولما أن جاءت رسلنا لوطا سيء بهم وضاق بهم ذرعا وقالوا لا تخف ولا تحزن إنا منجوك وأهلك إلا امرأتك كانت من الغابرين. جاکاتێک فریشتەکان گەیشتنە لای لوط بەهاتنیان زۆر دڵتەنگ و غەمبار بوو نەیدەزانی کە فریشتن سەری دنیای لێ هاتەوە یەک وتیان مەترسە و غەمت نەبێت ئەوانە ناتوانن دەست درێژی بکەنە سەر ئێمە فریشتەین بێگومان ئێمە ڕزگارکەری تۆ و کەس و کارەکەتین جگەل لە هاوسەرەکەت کە لە تیا چوانە. إنا منزلون على أهل هذه القرية رجزا من السماء بما كانوا يفسقون. بەڕاستی ئێمە دابەزێنەری سزا و بەڵای ئاسمانین بەسەر خەڵکی ئەم شارەدا بەهۆی ئەوەی کە دەردەچوون لە فەرمانی خوددا. ولقد تركنا منها آية بينة لقوم يعقلون. سوێن بە خوددا
بەڕاستی سەرنجام ئاساوارێکی ئاشکرامان لە شاری کاول و وێران بەجێهێشت بۆ کەسانێک کە ژیر و هۆشمەند بن کە تێبگەن و سەرنج بدەن. وإلى مدين أخاهم شعيبا فقال يا قوم اعبدوا الله وارجوا اليوم الآخر ولا تعثوا في الأرض مفسدين. هەروەها شوعیبمان ڕەوانە کرد بۆ ناوبراکانی لە شاری مەدیەن پێی وتن ئەی قەوم و هۆزم تەنها خوددا بپەرستن بە هیوای قیامەت و ئایندەوە بژین و ترسی تنگانەیە و ڕۆژەتان هەبێت گوناه و تاوان و خراپە لەسەر زەویدا ئەنجام مەدەن و مەچێنن چونکە زەوی بێخاوە نییە و ژیانتان تا سەر نییە. فكذبوه فأخذتهم الرجفة فأصبحوا في دارهم جاثمين. لآکامدا خەڵکەکە بڕوایان پێ نەکرد ئیتر بوومە لەرزەیەک دووچاریان بوو هەر هەمویان لە ماڵەکانیاندا بە چۆکدا هاتن و مردن بوون بە ژێر خاک و خۆڵەوە. وعادا وثمود وقد تبين لكم من مساكنهم وزين لهم الشيطان أعمالهم فصدهم عن السبيل وكانوا مستبصرين. هەروەها عادی قەومی هود و ثەمودی قەومی ساڵحیشمان لەناو برد کە ئاشکرا بوو بۆتان تیا چوونیان لە شوێنەواری کاولیانەوە. شەیتانیش کردەوەی نادروست و ناپەسندیانی بۆ ڕازاندبوونەوە لە ڕێگە و ڕێبازی ڕاست و دروست وێڵی کردبوون لە کاتێکدا ئەوان خاوەنی عەقڵ و بیر و هۆشیش بوون. وقارون وفرعون وهامان ولقد جاءهم موسى بالبينات فاستكبروا في الأرض وما كانوا سابقين. قارون و فرعون و هامانیشمان لەناو برد سوێن بە خوددا بێگومان موسا بەڵگەی زۆری بۆ هێنان کەچی خۆیان زۆر بە گەورەدانان لە زەویدا سەرنجام نەیانتوانی لە سزا و تۆڵەی خوددا خۆیان ڕزگار بکەن. فكلا أخذنا بذنبه فمنهم من أرسلنا عليه حاصبا ومنهم من أخذته الصيحة ومنهم من خسفنا به الأرض ومنهم من أغرقنا وما كان الله ليظلمهم ولكن كانوا أنفسهم يظلمون. ئێمە هەر یەکێک یا هەر دەستەیەک لەوانەمان بە سزای تاوانی خۆی گەیاند. جا هەیان بوو بەردبارانمان کرد هەیان بوو دەنگ و سەدای بەهێز لە ناوی برد هەیان بوو بە ناخی زەویدا بردمانە خوارەوە هەشیان بوو نوقمی دەریامان کرد. جاوە نەبێت خوددا ستەمی لێ کردبن بەڵکو خۆیان ستەمیان لە خۆیان دەکرد. مثل الذين اتخذوا من دون الله أولياء كمثل العنكبوت اتخذت بيتا وإن أوهن البيوت لبيت العنكبوت لو كانوا يعلمون. نمونەی ئەوانەی جگەل لە خودای گەورە کەسانێکی تر دەکەنە پشتیوانی خۆیان وەک نمونەی جاڵجاڵۆکە وایە کە ماڵێکی بۆ خۆی ساز کردبێت. بەڕاستی لاواسترینی هەموو ماڵەکان ماڵی جاڵجاڵۆکەیە ئەگەر سەرنجیان بدایە و تێبگەیشتنایە چونکە ماڵی جاڵجاڵۆکە نە بناغە و نە دیواری هەیە نە سەر و دەرگا و پەنجەرە نەدەتوانێت بەرگەی با و باران و ڕووداوەکان بگرێت مێیەکەش نێرەکە لەناو دەبات دوای جوود بوون پاشان بێچوەکانیش دایکیان لەناو دەبن. إن الله يعلم ما يدعون من دونه من شيء وهو العزيز الحكيم. بێگومان خوددا خۆی چاک دەزانێت ئەوەی ئەو خەڵکە هانا و هاواری بۆ دەبەن لە جیاتی ئەو چەند دەبێ دەسەڵاتن چونکە هەر خۆی خاوەن دەسەڵاتە و زۆریش دانایە لەو بوارەی کە بۆ تاقیکردنەوەی خەڵکی ڕەخساندوویەتی. وتلك الأمثال نضربها للناس وما يعقلها إلا العالمون. ئەم نمونانە ئێمە دەیهێنینەوە بۆ خەڵکی
تەنها زانا و شارەزاکان تێدەگەن و تێدەفکرن. خلق الله السماوات والأرض بالحق إن في ذلك لآية للمؤمنين. ئاشکرایە خوددا ئاسمانەکان و زەوی بەڕێک و پێکترین شێوە دروست کردووە. بەڕاستی ئالەو کارەدا بەڵگە و نیشانەی تەواو هەیە بۆ ئیمانداران. أتل ما أوحي إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. أي پیغمبر ئەوەی بۆ دڕەوانە دەکرێت لە قورئان بیخوێنەرەوە و نوێژیش بە چاچی ئەنجام بدە، چونکە بەڕاستی نوێژ بەرهەڵستی لە گوناه و تاوان و نادروستی دەکات. بێگومان یادی خوددا لە هەمووشت گەورەتر و بەنرخترە کە دەبێت لە کاتی نوێژ و کاتی تریشدا بیر و هۆشی ئیماندار دابگرێت و خوددا خۆی زانایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە ئەنجامی دەدەن. ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن إلا الذين ظلموا منهم وقولوا آمنا بالذي أنزل إلينا وأنزل إليكم وإلهنا وإلهكم واحد ونحن له مسلمون. گفتوگۆ و مجادلە مەکەن لەگەڵ خاوەنی کتێبە ئاسمانیەکاندا مەگەر بە جوانترین شێوە نەبێت جگەل لەوانەیان کەستەمیان کردووە ئەوە ڕەفتارتان لە بەرامبەریانەوە دەبێت جیاواز بێت. پێشیان بڵێن ئێمە باوەڕمان هێناوە بەوەی بۆ ئێمە و ئێوە دابەزێنراوە. خدای ئێمە و خدای ئێوە تەنها یەکێکە. ئێمە فەرمان بەرداری ئەو زاتەین. وكذلك أنزلنا إليك الكتاب فالذين آتيناهم الكتاب يؤمنون به ومن هؤلاء من يؤمن به وما يجحد بآياتنا إلا الكافرون. أي پیغمبر هەر بەو شێوەیەی کتێبەکانی پێشوو ئێمە قورئانمان بۆ دابەزاندوویت. جاوانەی کتێبمان پێداون و بەڕاستی خوێندویانەتەوە ئەوە باوەڕ دەهێنن بە قورئان و هەندێک لەو خەڵکەی تریش هەن باوەڕ دەهێنن پێی و موسڵمان دەبن. جا کەس نییە ئینکاری ئایەت و بەڵگە و نیشانەی ئێمە بکات دوای لابردنی گومان جگەل لە خوددا نەناسان. وما كنت تتلو من قبله من كتاب ولا تخطه بيمينك إذا لارتاب المبطلون. تۆ ئەی پێغەمبەر پێش ناردنی ئەم قورئانە هیچ کتێبێکت نەدەخوێندەوە بەدەستی خۆشت هیچ شتێکت نەنووسیوە چونکە نەخوێندەوار بوویت. خۆ ئەگەر شتێکی وا دەنجام بدایە لەو کاتەدا نەفام و دەم بەتاڵەکان دنیایان پڕ دەکرد لە شک و گومان کە گوایە قورئان لە دانان و داڕشتنی تۆیە. بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم وما يجحد بآياتنا إلا الظالمون. نەخێر هی تۆ نییە بەڵکو قورئان چەند ئایەتێکی ڕوون و ئاشکران لە سینە و دڵ و دەرونیە و کەسانەدا علم و زانستیان پێبەخشراوە و لەبەریانە. بەڕاستی جگەل لە ستەمکاران کەس بەرهەڵستی و نکۆڵی لە ئایەتەکانی ئێمە نییە. وقالوا لولا أنزل عليه آيات من ربه قل إنما الآيات عند الله وإنما أنا نذير مبين. کافران وا دیارە قورئان بە بەڵگە دانانێن بۆیە دەڵێن باشە چی دەبوو ئەگەر نیشانە و بەڵگەی لەلایەن پەروەردگاریەوە بۆ ڕەوانە بکرایە. تۆش ئەی پێغەمبەر لە وەڵامیاندا بڵێ مۆجیزە و نیشانە و بەڵگە مادیەکان بەدەست خوددا خۆیەتی و من تەنها ئاگادارکەرەوە و بێدارکەرەوەیەکی ئاشکران بۆتان. أولم يكفهم أنا أنزلنا عليك الكتاب يتلى عليهم إن
إن في ذلك لرحمة وذكرى لقوم يؤمنون. ئایا بەس نییە بۆیان کە بەڕاستی ئێمە قورئانمان دابەزاندووە بۆت و بەسەریاندا دەخوێندرێتەوە؟ بێگومان ئالە و قورئانەدا ڕەحمەت و یاداوەری ئاشکرا هەیە بۆ ئەو کەسانەی کە ئیمان دەهێنن. قل كفى بالله بيني وبينكم شهيدا يعلم ما في السماوات والأرض والذين آمنوا بالباطل وكفروا بالله أولئك هم الخاسرون. لەوە دوا ئەی پێغەمبەر پێیان بڵێ تەنها خوددا بەستە شاید بێت لە نێوانماندا کە من پەیامەکەیم پێڕاگەیاندون. جا هەرە و زاتە زانا و ئاگایە بە هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە. ئەوانەشی باوەڕ بە ناحەق و بەتاڵ هێناوە و باوەڕیان بە خودای تاک و تەنها نەهێناوە، ئەوانە هەر خۆیان خەسارەتمەند و زەرەرمەندن. ويستعجلونك بالعذاب ولولا أجل مسمى لجاءهم العذاب وليأتينهم بغتة وهم لا يشعرون. بێباوەڕان پەلەت لێ دەکەن و داوای هاتنی سزاد لێ دەکەن. خۆگەر کاتی تایبەتیمان دیاری نەکردایە بۆ پێش هاتنی یەکسەر سزایان بۆ دەهات. بێگومان ئەو سزا و تۆڵەیە لە ناکاو یەخەیان پێدەگرێت و لە کاتێکدا ئەوان هەست بە نزیک بوونەوەشی ناکەن. يستعجلونك بالعذاب وإن جهنم لمحيطة بالكافرين. بێباوەڕان پەرەت لێ دەکەن و داوای هاتنی سزاد لێ دەکەن. بێگومانیش دۆزەخ دەوری کافرانی داوە و هەرگیز لە سزای دەرباز نابن. يوم يغشاهم العذاب من فوقهم ومن تحت أرجلهم ويقول ذوقوا ما كنتم تعملون. لروجێکدا کە سزا دایان دەگرێت لە سەرویانەوە لە ژێر پێیانەوە خدای گەورە پێیان دەفەرموێت بچێژن سەرنجامی ئەو کار و کردەوانەی کە ئەنجامتان دەدا. يا عبادي الذين آمنوا إن أرضي واسعة فإياي فاعبدون. پەروەردگار بە ئیماندارانی بەگیر هاتوو لەناو کافراندا ڕادەگەیەنێت ئەی بەندەکانم زەوی من فراوانە موڵکی من بەربڵاوە کۆچ بکەن خۆتان ڕزگار بکەن تەنها هەر من بپەرستن. كل نفس ذائقة الموت ثم إلينا ترجعون. لەوانەیە ترسی مەرگ لە ئارادا هەبێت بۆیە ترسیان دەڕەوێنێتەوە و دەفەرموێت هەموو کەس دەبێت مردن بچێژێت کەی لەکوێ بەچی خوددا نەبێت کەس نازانێت لەبەو دوا تەنها بۆ لای دەبرێنەوە. والذين آمنوا وعملوا الصالحات لنبوئنهم من الجنة غرفا تجري من تحتها الأنهار خالدين فيها نعم أجر العاملين. جاوانەی کە ئیمان و باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە سوێن بە خوددا ئەوانن لە بەهەشدا لە چەندەها کۆشک و تەلار و ژووری بەرزدا دادەبەزێنین کە چەندەها ڕووبار و تافگە بەژێر درەختەکانیدا و بەبەردەم کۆشک و تەلارەکانیدا دەڕوات. ئەو بەختەوەرانە ژیانی نەبڕاوە لەو شوێنە خۆشانەدا دەبەنە سەر. ئای چەند جوانە پاداشتی ئیشکەران بۆ خوددا. الذين صبروا وعلى ربهم يتوكلون. ئەوانن خۆگر بوون لە بەردەمەشکەنجە و ئازاری بێباوەڕاندا و هەر پشت بە پەروەردگاریان دەبەستن. وكأين من دابة لا تحمل رزقها الله يرزقها وإياكم وهو السميع العليم. هەروەها خودای گەورە دەیەوێت لە گیر و گرفتی ڕزق و ڕۆزیش دڵنیایان بکات بۆیە دەفەرموێت
زۆر زیندەوەر هەیە ڕزق و ڕۆزی خۆیان نەداوە بە کۆڵی خۆیاندا کەچی خوددا پەچیان ناخات و لە برساندا نامرن چونکە خوددا ڕزقی ئەوانیش و ئێوەش دەدات بێگومانە و زاتە بیسەرە بە قسە و گفتارتان و زانایە بە خەیاڵی دڵ و دەروونتان ولئن سألتهم من خلق السماوات والأرض وسخر الشمس والقمر ليقولن الله فأنا يؤفكون سوێن بە خوددا ئەگەر پرسیار لە بێ باوەڕان بکەیت چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە ڕۆژ و مانجی ڕام کردووە بە دڵنیایی و بێد و دڵی دەڵێن ئەڵڵاه دروستی کردوون جا چۆن لا دەدرێن لە یەکتا پەرستی و فری و دەخۆن الله يبسط الرزق لمن يشاء من عباده ويقدر له إن الله بكل شيء عليم هەر خودایە ڕزق و ڕۆزی دەبەخشێت بە هەر کام کە بیەوێت لە بەندەکانی یان دەیگرێتەوە و کەمی دەکاتەوە بۆ تاقیکردنەوە بەڕاستی خوددا خۆی بە هەموو شتێک زانا و ئاگایە دەزانێت چه حاڵەتێک چاک و لەبارە بۆ هەر بەندەیەک ولئن سألتهم من نزل من السماء ماء فأحيا به الأرض من بعد موتها ليقولن الله قل الحمد لله بل أكثرهم لا يعقلون خۆ ئەگەر لەیان بپرسید چێ ئاو لە ئاسمانەوە دەبارێنێت جا زەوی پێدەبوژێنێتەوە دوای ئەوەی خامۆش و مردوو بوو ئەوە بەدڵنیاییەوە دەڵێن ئەڵڵاه تۆ ئەی پێغەمبەر ئەی ئیماندار بڵێ سپاس بۆ خوددا کە ئاوا دان بەدەسەڵاتی دادەنێن نەخێر بەڕاستیان نییە بەڵکو هێشتا زۆربیان بێبیر و هۆشن و ژیریان ناخەنە کار وما هذه الحياة الدنيا إلا لهو ولعب وإن الدار الآخرة لهي الحيوان لو كانوا يعلمون ژیانیم دنیاە جگەل لە گەمە و گاڵتە و یاری شتێکی تر نییە واتە بێنرخە و ئەوە ژیان نییە خەڵکی ئاوا پەلاماری دەدەن و ستەم لە پێناویدا دەکەن بەڕاستی ماڵی قیامەتیش و ژیانی ناوبەهەشت هەر ئەوە ژیانە شایستەی ئەوەیە کە ئادەمیزاد هەوڵ و کۆششی بۆ بدات ئەگەر بیان زانیایە و تێبگەیشتنایە فإذا ركبوا في الفلك دعوا الله مخلصين له الدين فلما نجاهم إلى البر إذا هم يشركون هەر کاتێک خەڵکی باوەڕ لاواز سواری کەشتی دەبن مەترسی نقمبوون و تیاچوون ڕویان تێدەکات زۆر بە کوڵ هانا و هاوار بۆ خوددا دەبن و بەدڵسۆزی و ملکەچیەوە باوەڕ دەهێنن بەڵام کاتێک خوددا ڕزگاریان دەکات و دەگەنەوە وشکانی دەست بەجێ لە ڕێبازی یەکتا پەرستی دەترازێن و هاوڵ و هاوبەش بۆ خوددا بڕیار دەدەن ليكفروا بما آتيناهم وليتمتعوا فسوف يعلمون جابا ئەوانە هەر ناشکر و بەدنمەک بن لە بەرامبەر ئەو هەموو بەخششانەی ئێمەوە با ناز و نیعمەتەکانی خوددا بەکار بهێنن بەو شێوازەی کە پێی ڕازی نییە سەرنجام لە داهاتوودا خۆیان دەبیننەوە و بە ئاگا دێنەوە أولم يروا أنا جعلنا حرما آمنا ويتخطف الناس من حولهم أفبالباطل يؤمنون وبنعمة الله يكفرون باشا خودانە ناسەکانی مەککە هەز ناکەن نابینن کە چۆن شوێنێکی ئەمین و پڕ لە ئاسایشمان بۆ فەراهەم هێناون لە کاتێکدا لە دەوروبەریانەوە خەڵکی دەفڕێنرێت ئایا هەر باوەڕ بە بەتاڵ و ناحەقی دەهێن و هەست بە ناز و نیعمەتەکانی خوددا ناکەن و سپڵەیی دەکەن ومن أظلم ممن افترى على الله كذبا أو كذب بالحق لما جاءه أليس في جهنم مثوى للكافرين جایتر چێ لەوەستەم کارترە کە درۆ هەڵدەبەستێت و هاوڵی بۆ بڕیار دەدات
یا ئەو حەق و ڕاستیەی کە بۆی هاتووە بە درۆی دەزانێت مەگەر هەر دۆزەخ شایستە بێت ئایا لە دۆزەخدا جێگە و ڕێگەیەکی هەمیشەیی بۆ بێباوەڕان دابین نەکراوە بێگومان ئامادەکراوە والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين ئەوانەشی لە پێناوی ئێمەدا و بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی ئێمە هەوڵ و کۆششیان کردووە و خۆیان ماندوو کردووە سوێن بە خودا بەڕاستی ئەوانە ڕێنمویی دەکەین بۆ هەموو ڕێگەیەکی چاک و دروستی خۆمان کە بەدەستهێنانی ڕەزامەندی ئێمەی لەدوایە بێگومان خودای پەروەردگار هەمیشە لەگەڵ چاکە کارانە بسم الله الرحمن الرحيم بەناوی خودای